سڵاوتان لەبێ خۆشحاڵ و بەختەوەرم لاڵقەیەکی دیکەی بەرنامەی بەسەرهات بە ئێوەی ئازیز دەگەمەوە. چواردەی تەمموزی ساڵی 1950 کارەساتێکی گەورە لە کەرکووک ڕوودەدا. لەسەروبەندی ساڵیادی یەکەمین شۆڕشی با بڵێن لە یەکەمین ساڵیادا کاتێکە شۆڕشی چواردەی تەمموزی کۆماری لە عێراق ڕووی داوە بۆ بۆنێەوە لە تەواوی شار و شارۆچکەکانی کوردستان و عێراق چالاکی جۆرا و جۆر ئەنجام ئەدرێ. لە هەموو شارەکان ئەو چالاکیانە بەبێ کێشەیەکی ئەو تۆ تێپەڕی، بەڵام لە کەرکووک بووە مای کارەساتێکی گەورە بۆ پێکاتەکانی کەرکووک کە تاوەکو ئێستا کەش ساڵانە ئەو برینە بە جۆرە لە جۆرەکان دەکولێتەوە. طبعاً بەپێی بۆچوونی لێکۆڵەران بەپێی بۆچوونی مێژ و نووسان پێیان وایە کە چەند هۆکارێک لە پشتەوەی هەڵگیرساندنی ئەو ئاشوبەی ساڵی 1950 کەرکووک هەبووە کە یەکێکیان لێدان بووە لە فکری نەتەوەی کورد، چونکە عێراق بە خۆناغێکی نوێیە تێپەڕیوە و لەو کاتەدا گەنجانی کورد پۆل پۆل دەچوونە ڕیزەکانی لایەنە نەتەوەیەکانی کورد، لەوانش پەیوەندیان بە ڕێکخراوەکانی قوتابیان، ڕێکخراوەکانی لاوان، ڕێکخراوەکانی کرێکاران و هەروەها حزبە کوردیەکانی ئەو کاتەوە دەکرد و هەروەها گەنجی کورد هەوڵی دەدا بە جۆرە لە جۆرەکان مافەکانی کورد لە عێراق بچەسپێنێ. لەلایەکی دیکەوە پێکاتەکانی کەرکووک کە ساڵانی زۆر بوون پێکەوە دەژیان و ژیان پێکەوە ژیانێکی جوان لە کەرکووک هەبوو، بە جۆرێکی دیکە دەیانویست لەم پێکەوە ژیانی کەرکووکیش بدەن و هەروەها ئامانجێکی تریش لاوازکردنی شۆڕشی کۆماری ئەو کاتی عێراق بوو کە عەبدولکەریم قاسم و هاوڵەکانی ئەنجامیاندا بوو. بەهەرحاڵ ئەو کارەساتە بووە مایەی لە یەکترازان، بووە مایەی کارەسات بۆ کەرکووک و تاوەکو ئێستاکەش بە جۆرە لە جۆرەکان ساڵانە ئەو ڕووداوە بە جۆرە لە جۆرەکان باس ئەکرێت. ئێمە لەم هەڵقەی بەسەرهاتدا هەوڵمانداوە کە تیشک بخێنە سەر چەلایەنێکی ئەو ڕووداوەی ساڵی 1950 ئەویش لە زاری کوڕی شەهیدێکی ئەو ڕووداوە کە ئەویش بەڕێز مامۆستا فەرید زەنگنەیە. مامۆستا بەخێر بی. بێەوەی بیاڕەبی ئەم کاتەتان شاد و کامەران بێت و ڕێز و احترامەیە بۆ کەناڵەکەتان بە تایبەتی باسێک هەڵبژاردووە قەت لەبیر ناکرێت و هەمیشە ئێمە ئەو باسە بڕژێنینەوە بۆ ئەوەی کەوا بزانن چۆن لە کەرکووکیاندا. بەڵێ مامۆستا فەرید زەنگەنە یاخود فەرید محەممەد شەربەتی چ پەیوەندیەکی بە ڕووداوەکانی چواردەی تەمموزەوە هەیە و هەروەها چۆن پێناسی ئەو ڕووداوە ناکە؟ مامۆستاجان هەر ڕووداوێک برینێکە ساڕێژ ناکرێت. ئەگەر خۆش بێت ئەوە خۆشیەکەی ئەبێتە دارێکی بەردار و ئەگەر ناخۆشیش بێت ئەو دارە وشکە بێتەوە. ئەو ڕۆژە قەت لەبیر ناچێت و من لەبیری ناکەم چونکو ڕۆژگارێکی سەخت بوو. ئێمە خۆمان ئامادە کردبوو بۆ ئەوەی کەوا لەو ڕۆژەیە لە خۆشییا بین. بنباڵی قەڵا ئەو کاتە کە هەنێ وەکو بڵی خانەخانەیان بۆ کردبوو یانەوە تا با بڵێم پایەیان بۆ کردبوو، هەمووی گوڵ و گوڵزار بوو، خەڵکی هاتوو لێوێ تەمەشای چی بکات، تەمەشای ئەو ڕێڕەوە بکات، تەمەشای ئەو خۆشی بکات کە تایەتی لە ناکایەکە قەڵپەوە بوو بە سەرمانە ئەو خۆشیەمان لێ تاڵە بوو، ناچار بووین ڕابکەین هەنێکمانەتوان بڵێن بەپای پەریش ڕایە کرد و نەیەزانی بە چ لایەکە بڕوات و زۆر لە هاوڕێیانی خۆم لە هاوتەمەنم کە باسەکەت لەو ڕۆژەیە چیان بەسەر هاتووە و لە باتی ئەوەی بەرەو ئیمام قاسم بڕۆنەوە بە ماڵی خۆیان کە چی ڕێگایان بزر کرد و بەرەو موسەڵا ڕۆشتونە. قەت لەبیر ناچێت ڕۆژە. بڵێ مامۆستا وەکو جەنابەت وەکو خانەوادەی بەڕێزت چ پەیوەندیەکتان بەم ڕووداوە هەیە؟ وا بزانم جەنابەت کوڕی شەهیدێکی ئەو ڕووداوەی و باوکت ئایا هیچ دەستێکی هەبووە لەو ڕووداوانە کە بۆ قوربانی ئەو کارەساتە؟ من لەم سەرەتا حەزەکەم باسیێکی باوکت کەی. باوکت کێیە؟ چۆن پێناسی باوکتەکەی؟ محەممەد ئەمین شەربەتی کێ؟ باوکم محەممەد ئەمین ساڵح عەبدول خەسرە و ئاغا زەنگنەیە لە بەگزادەکانی زەنگنەیە و کەسێ بووە خزمەتکاری نەتەوەکەی بووە و خزمەتکاری هەموو دانیشتوانی کەرکووک بووە و نەیزانیوە
لە بینی کورد و عەرەب و تورکمان ئەگەر بێت و باسکەن کە خۆمان ئەڵین جیاوازی نەکردووە لە ناویانە. دوای ئەوەش کابرایشی کاسب بوو بەو کاسبی خۆیەوە بە شەربەچێتیەوە ناوی دەرکرد بوو و تەنها دژمنەکەی جلە کوردیەکەی بوو و ئەو مشەی سەری کە دوو مشیەکە دەسەری کە بووە دژمنێکی تەواوەتی خۆی هەر وەکو زۆر جا کاکە ئەمینشوان ئەڵێ مامۆستا فەرید باوکی تۆ تەنها جلەکەی دوژمنی بوو و لەو کارە ساتەیە بڕواتان بێت من ئەوەنە بە بەڕێزت ئەڵێم کەسێ لە بەغایە لەگەڵ غەریقی ڕەحمت بن شێخ مارف و ئەوان کە سجن بوون پێکەوە بە بەراعەت دەرچوو ئەگەر دەستی تێکەڵاو وایە بەراعەت دەرناچوو و هیچ باسێک ناکەین لەو ڕادێ بڵێم ئەو ڕۆژێشی ئەو شەوەشی کەوە لە قەڵا بووین ئێمە ماڵمان درایە بەر گولە تێگەیشی گولە ڕێژ کراین باوکم ئەیگوت نەچنە دەرەوە ئەوەی بکوژێ لە خۆی ڕوات تێگەی براکەم چکو لە قەڵا بووین ئێمە تەنانەت لە ماڵەوە دانیشت بووین و تەدەخلی هیچ شتێکمان نەکرد و حەزیەکەم لە دوا کۆتاییە کە باسێکی ئەوە ئەگەرێتەوە بۆت باسەکەم باسی 15 تەموزی ئەو ساڵم کردووە ئەگەر لە بیری بێ دوای ئێستا باسیکە مامۆسا 15 تەموز 15 تەموز چییە؟ 15 تەموز ئێمە لەغدان ماڵ خۆمە نابووین قەڵا چۆڵ بوو قەڵا چۆڵ بوو چۆڵ کرابوو بەهۆی ئاژاوەکەوە بەبوونی ئاژاوە کاتی چۆڵیان کردبوو ئێمەش ماڵمان لەکوێ بوو ماڵمان لای تەکچەکەی شێخ عەبدولکەریم بوو لە قەڵایە لەوێ بووین ئێمە کاتێکەوە شاگردێکمانە بووە چوە دەرەوە ناوی ڕەفیق بوو چوە دەرەوە تەمەشا کات مقاوە شعبیەکانەوە ئەسکەروانەیە چێکی تۆ دەرە ئەڵێ وەڵی لە قەڵام ئەڵێ قەڵا چۆڵ بووە ئەڵێ ئێمە ئەگەمان لێ نییە خواردنیش کرا بوو بۆم دایکم کردبووی تێگەی کاکە گیان وەکو با هەر کوردەکەی خۆمان کا قسە بکەین نیوە ڕۆژێکی بمان کرد و کفتەی بۆمان کردبوو کاتێک کە هاتن هەمومانیان ڕا پێشا چوونە خوارەوە هاتی نەخوارەوە لە قاپیەکە بوو لەو قاپیەوە هاتیە ناو حەدیقەکەی قەڵاوە بەرامبەر مزگەوتەکەی نایبۆڵی چوینە ماڵ حەمەجافی مزەمیت ماڵی شێرکۆ و زمناکۆ و ئەوان بوون ئەمجا لێرە کە لێوە بووین ئێمە هەفتەیە لێوێ ماینەوە ئایا مامۆساگیان من میوانی تۆم ئەبێ شەو بەجلی خوێناوێ بێمە ناو پێخەفەکەی جەنابتانەوە ئەبێ بچم من پیاو بکوژم و بەوج لە خوێناوێ بێمە ناو جەنابتانەوە دابریشم لە ماڵتانە نابێت بەڵام کاتێک کە ماینەوە لەوێ دە ڕۆژ زیاتر ماینەوە پارەمان پێنەما مناڵی وردمان پێ بوو شیریە خوارد بە کاکە بڵۆن لەگەڵ ئەوەیشا هاتینەوە کە هاتینەوە قەڵا نەوەنمانەکمانە بوو ئەوەنە مێوژی خواردبوو پەنجی خواردبوو تەقی بوو دوو لە ڕووی جەنابتان هیچمان نەما بوو لە ماڵەوە تاڵان کراین ئاڵتونمان ڕۆیی پارەمان ڕۆیی تێگریشی ماڵیان هەموو تێکدا و بەسەریەکە قاپیان شکانە بوو ئەو کارەساتێکی دڵتەزێنێکی زۆر بوو بۆ ئێمە ئەمجا لەگەڵەوەشدا دوای ئەو باوکم یاسجن کرد بەڵام باوکم کە مایەوە لە بردیان بۆ بەغاو لە بەغایە بە محکەمە دەرچوو بەراعەتی دەرکرد و هاتەوە بەڵام دوای بەراعەتەکەی هەرویستیان خۆشیەکەمان لێ تێک بدەن لە ناو قەڵەیە بیکوژن بەڵام نەیانتوانی ئیتر هاتن یەسەڵیان پێکرد و بەیانیەکیان دەوری سەعات 5:20 لە ڕۆژی سێشەمبە 12:59 لە بەردەم دوکان داوای نانی کرد وەکو بەخۆی کرد بە فەقیر حاڵ ئەمەسا نانی بداتی و لەگەڵ حەلوایە کە ئەو لە گولەیەکی کێشایە قڕقڕاگەی و لە پشتەوە بە نامەردانە دوو لە ڕووی جەنابەت ئەوە بوو شەهیدی کرد و ئێمەش نەکۆتینە دوای بۆچی چونکو لەو کاتەیە مامۆساگیان حکومەت کارێکی هەبوو لەگەڵ ئەو دەسەیە کە دەستی تێکەڵاو بوو کە بیوێسە ئەمڕۆ بێن فڵان کەس بکوژن ئەو بەیانیە نە ئەمن نە پۆلیس نە هیچ شێوەی دایرەیەک لەو منتقەیە نەئەبوون تەنها بکوژەکە بوو بکوژەکە ئەچوو ئەو کەسەی ئەکوشت و خۆی ئەشاردەوە ئەڕۆیشتەوە ئەمجا دوای ئەوە گەربهاتنایە سۆراغێکا بکردایە یعنی مامۆستا دەستێک هەبوو کە هاوکاری ئەو بکوژانەیە کرد بەڵێ بەڵێ لە ناو حکوومەت لە ناو پۆلیس و شورتەوەوان لە ناو ئەم نابوو لە ناو پۆلیسا بوو من ئەگەر بڵێم ناوی نایەنم چونکو لەبەر ئەوەی کەوە ئەو ڕۆژێکەوە باوکم کوژە
دکتۆری خەفەر ئەبێ بڕاتەوە نردبیانەوە لە خەسخانەی کۆماری بوو وەختە بە جوبلەکە بوو لێوێ بوو هەسا بۆ تویان تۆ باەن سوق بڕۆرەوە هەتا کۆچی دێ بدرێت و بکوژێت کە بنەگات لێ تیماری بکات تێگەی کاکە حکوومەتیش قرارێکی داخای بوو لەو منتیقە عەزی جەنابتم کرد بەهات باە کەسی بیان وستایە فڵان کەس بکوژین ئەو شوێنە نییە چۆڵ ئەکرا لە دایرەی ئەمن و پۆلیس و ئەمانەیە ڕێگایان خۆشە کرد بۆیان بەڵێ مامۆستا ئێمە طبعاً میوانداری جەنابتمان کردووە لەبەر ئەوەی کە باوکت یەکێکە لەو کەسانەی کە بە تیرۆرکرا و هەژمارەکرێ و هەروەها باجی کوردبوونی داوە کەسی کە هەبوو ئایا هەمان مەلەفی باوکتی هەبێ بۆ نمونە لەو کاتەدا بە هەمان هۆکار شەهید کرابێ مامۆستا قەناعەت بێت برایەکی کاکەی نەمدیوە و ناشی ناسم لە دوای باوکم شەهید کرا پاسی چی بوو لە ئەحمەداغا قەت لە بیرم ناچێت کوشتیان فڵانیان کوشت ئەویان کوشت ئەویان کوشت ئەم بەنا ئەوە ئەو نەبەنا ئەوە بەنا ئەوە بەڵام چی بوو وەکو برایەک لە یەکێ لە بەرپرسە تورکمانەکان خۆم چوون بۆ حزوری لەگەڵ قسم کرد پێیم وت ئەو لە کتابێکی هەیە لە کتابەکەیە ئەتەحەدەث عن تورکمان العێراق کاتێک کە کتابەکەم دەستکەوت خوێنمەوە منیش گرەیم کرد لای سێ هاوڕێی خۆم کە ڕاوەستاوی پێکەوە گرەیم کرد و غەرقی ڕەحمەت بێت لەگەڵ نازم بەیاتیە سۆلی هەبوو گوتی من دێم لەگەڵ تا دوایی چوون بۆ لای گوتم وەرە لەگەڵما بچین بۆ لای گوتی نایم خۆت بە تەنیا بڕۆ چوون بۆ لای ئەو بەرپرسە و ئەو بەرپرسە ئەگە خۆی سەجۆی لێم بێ ئەزانێت بەرپرسی حیزبێکی تورکمانی بوو لە کەرکووک ئێستا لە کەرکووک نەماوە پێم گوت تو ئەمە چۆن نووسیوە ئەڵێ چی ئەڵێ دوای ئەو ئەحداسی کە ڕوویدا ئێمە هەڵساین سێ گروپماندانە گروپێ بۆ پارەکۆکردنەوە گروپێ بۆ کۆبوونەوە گروپێ بۆ کوشتن ئەڵێ ئەوەل ما فكر به التركمان قتل الشيوعي محمد أمين شربتي في خان التمر وإما سيبا قدر أوان ما كشت يعني كرتني شو كشتوا سيبا قدر أوان ما كشت بس تخوا بزحمة أم أشوبه بو بكريتا أستوي كرد يعني لكاتك كرد ببي بوتي ليكولاركان وببي بوتي بلغنا مكان ككرد هولي داوا أو أشوبه بيدنگ بكات ولو کاتەدا بە هیچ شێوەیە بۆ نمونە تاکەلایەن کە نوێنەرایەتی کوردی کردووە لەو سەردەمەیە حزبێکی کوردیە بووە بە هیچ شێوەیەک تەدەخولی نەکردووە ئەسڵەن لایەنی هێوەرکەرەوە بووە بۆچی ئەم ئاشوبە لەو کاتە و لە ئێستاش هەر بەو نەغمەیە باسەکرێ بەو ئاراستەیە ئەبرێکە بیکەنە ئەستۆی کورد مامۆساگیان ئەگەر بێت و ئەگەر خوا عمری دا پێم بگەمە خزمەت جەنابەت ئەو کتابە نادەمێ بە دیاری بۆ تێنم ئەلێرە دائنشین تەنها ئەو دوولاپەڕەیە بخێنەرەوە بزانە خۆیان بە زمانی خۆیان چی ئەڵێ ئێمە نەبووین بە تەنیا حزبی بەحسی و زەرمان لەگەڵا بوو ناسڕیمان لەگەڵا بوو قەومیەکان عەرەبەکانمان لەگەڵا بوو تێگەیشتی کاکەجان هەنێ ئاسووریمان لەگەڵا بوو هەنێ فڵانمان لەگەڵا بوو بەڵام لێرەیە من یەک شتێک لە دژی کێ دژی کورد باشە یعنی بۆچی ئەم ڕووداوانە کرایە ئەستۆی کورد بۆچی ئایا جەنابەت وەکو ڕۆشنبیرێک وەکو مامۆستایەک پێتوانیە ئامانز لەوە بوو کە لێدان بوو لە فکری کوردی چونکە لەو سەردەمەیە کورد هەوڵی سربەخۆی چوو بۆ مێشکی ئایا خەریکردنی کورد نەبوو بە مەسەلەی زۆر بچووکەوە ئێمە نییە ئێمەی کورد قین لە دڵ نین تەنها ئەمانەیە خۆشی بڕوێنین چونکو لەبەر ئەوەی کەوا ئەوەی ئێمە ئەمانوێە لە دڵمانە وەکۆڵێ خیانەت نییە لێرەیە مامۆساگیان بەڵێ جەنابەت باسی ئەواکەی سەبری تڕێ بالله ناوە مانگی بیستوانیە بەڵێ کابرایشی فەڵەستینیە لە مسریشە باشە مامۆساگیان کابرا لە بەسرایە
ئەزانی ئەمڕۆ من تۆ چیەکەین چۆن لەسەر چۆن لەسەر من تۆ نووسێت کابرایان گردوو بک ناسەڕیەکان با بڵێم گردوبیان بەکریە ئەو لەسەر کەرکووکەی نووسی چی خراپە لەسەر کەرکووی نووسێ ئیسەیش ئەو شاری هەرماوە ئەمە مامۆستا پێت وایە کە دەستێکی دەرەکی هەبوو بەڵێ دەستێکی دەرەکی هەبوو بۆ قوڵکردنەوەی ئەو کێشانە بۆ ئەو سای کەرکووک و بۆ ئێستاش تەسەوڕەکرێ هەر هەبێت عینەنا بەڵێ یان لەو سەردەمەوە ئەم دەستە ئیشەکە من ئەوەی کە باسی ئەو سەبریشت بۆ کەم ئەگەر نەرخوێندێتەوە من بۆ دێنم کەوا چی ئەڵێ چی بەرامبەر کورد دەڵێت و چی ئەڵێ بەڵام لێرەیە ئایا تخوا ئایسە من لەگەڵ حزوری جەناب تا دانیشتم ئەزام لە ماڵێمە چیەیە ئەزانم میوانم هەیە میوانم نییە ئەگەر دروست نکردنەوە نەبێت ئەو کابرایە بە پارەی گیرا بوو بە پارەی گیراوە کە پارەی گیراوە ئەی نووسی چیە نووسی ئایا چاکە نووسێت بۆ چوونێکەیە کە لەو کاتەیە مامۆسا جان چی ئەعلامی عەرەبی و چی ئەعلامی تورکی دنیایان وا تێگەیاند بوو کە گوایە لە کەرکووک با بڵین برا تروکمانەکان ڕوبەڕووی قەتڵ و عامەکرێنەوە و هەروەها بۆ چوونێکی تر هەبوو و بە هەمان شێوە کورد لە دەوروبەری کەرکووک وا تێگەیەنرابوو کە گوایە کورد لە کەرکووک ڕوبەڕووی جینۆسای دەکرێتەوە ئەمە دەستە دەرەکێکەیە ئایا ئەو دەستە دەرەکیە جەنابەت هیچ زانیارێک تێ لەسەر ئەوەی کە ئایا ئەم بۆ چوونانە تا چەندێ ڕاستە ئایا دەستی دەرەکیە بوو لە پشتی ڕووداوانە مامۆساگیان من لەگەڵ جەنابتم قسەکانن هەمووی ئەڵەی بۆ ئەمڕۆ باسەکرێت چونکو ئەمڕۆ شەروامان لێ هاتووە مامۆسا غەرێقی ڕەحمەت من لەگە بەرووی حازریە دکتۆر عەبدستار تار شەریف مامۆسا بوو لە ڕێدار وتی پارتی ئەوقتە پارتی بوو وتی پارتی ئەمری پێمان کردووە احتیفالات لە ناو ڕێدار بکرێت دەرنەچێتە دەرەوە وتی ئێمەش کەسمان دەرنەکردە دەرەوە و ماینەوە لێ کە هیچ کەسێکمان نییە جوتیارێک لە ڕێدار دەچێ بۆ کەرکووک ئەمەیەکی لەو قسانیان دوو هەمیش عەقید محەممەد ئەمین زەنگنەیە خۆی تێگەی کاکە وە کتابەکەشیم هەیە برایەکیشی ئەو عەقیدە لە سلێمانی دکتۆری نەفسیە با بڵێم یعنی بۆ ئاشکرابوون کە باسەکەم ئەڵێ من ئامری مەخەوە شعبی بووم قاید فرقە بە وەکالەت داوای لێمان کرد وتی فریاکەون ئەڵێن کەوا گوایە لە پردێوە هێرشە بن بێن بۆ سەیتەرەکە و بێنە ناو کەرکووکەوە وتی من و ملازمێک لەگەڵە پێکەوە چوین بۆ ئەپردێ بۆ سەیتەرەکە تەمەشاکەین ڕاستە هەنێک کەسێ و خزبی لە ناو کەرکووکە و خەبەری پێگەیشتووە کەوا خزبەکەی کوژراوە ئەم لایە فلانە بە هەنای کەسەکەیە بڕوات وتمانەوە بۆچی هاتوون وتێمە هاتوین ئەڵێن کەسوکارەکانتان کوژراوە تورکمان کوشتوێتی وتی نەخێر نەکوژراون وە کەرکووکش ئەهوەن کراوەتەوە هیچش نییە بگەڕێنەوە بڕۆنەوە ئەوان حتا مردن ڕێزم بۆ برا تورکمانەکانمان لێرەوە من حەز ناکەم بۆ قسەی بکەم لە هەوڵی بەردامەکە من ئەبوایە ڕابوەستامایەتە دەست لەسەر سینا بۆ ئەو شەهیدانە کە بەغەدر کوژران و بۆ ئەو دایک و باوکانەی کەوا جگەریان سووتە و بۆ ئەو مناڵانەی کە هەتی و کرانۆکو خۆمەتی بووم تێگەشی بۆ ئەستاماتەوە چونکو من ئەوان باوکی ئەوانە باوکی منیش بوون ئەوانە کەسی ئەوانە کەسی منیشن قەناعەت بێت برا بەڕێزەکەم ئەو کەسانی کە کوژراون ئێستش ئەڵێم نزیکی خۆیان نەبوایە کوردنیانی کوشتووە برا گەورەکەم 1991 دوێنێ پێرێکەیە زۆرمان بینی لە کۆڵانەکە کوژرا شێ کوشتی دەبەر تەما کوشتیان دەبەر پارەی کوژرا وەنیە لەبەر قەرزار بووە چوو کوشتی هەست 2003 لە هەموو عێراقەوە ڕوویدا وەنیە چوارەی تەموزش ئاوا هەبوو بەخەوە کورد دەستی تیان نەبوو کورد دەستی تیان نەبوو بڕواکەی کابرا لە ماڵەکەیە ئیشی کردووە چۆ خاوەن ماڵەکەی کوشتووە
تێگەی بەڵێ. کورت دڵپاچی کورت ئەگەر ڕێگان بدەیت بەڵێ فەرمو شێخ مارفیان تاوانبار نەکردکەوە پیاکوژە شێخ مارف هەڵسا بڕیارێکی دەرکرد بە خۆشی گوتی ئەو لاشانە کەوا لاشکە کەوتونە نابێ بمێننەوە ئەوان شۆکم ئێمە ئینسانن کە گۆران لە شارەکەیە ئەڵێ کاڵێ ئینسان کە بەرامبەر ئینسان چی لێ دێ خوا شەیتان وەکو شەیتانێکی بۆ دروست کردووە هەستا شێخ مارف کە ئیتیهامیان کرد کە خەڵکی کوشتووە کە ڕئیس بەلەدەی کەرکووک بوو بڕیارێکی دەرکرد گوتی ئەو لاشانە بشارنەوە با نەمێنێ لە بەرچاو ئەوە کورد بوو وا بزانم شێخ مارف بەرزنتی ئەو کاتە کە سەرۆکی شارەوانی بەڵێ شارەوانی بووە بەڵێ زۆر هەوڵی داوە کە ئەم ئاشوبە دروست ئاشوبێ نەبێت. قەناعەت تەنانەت باسەوە ئەکرێ سەرچاوەکان باسەوەکەن کە ماڵەکەی خۆی جێگای داڵدەدانی خەڵک بووە خەڵکی ئەو خەڵکانی کەوا ترساون لە تۆڵەکردنەوە ئەوانە دەستێکی باڵای هەبووە لەوەی کەوا هەوڵدا ئاشوبەکە دروست نەبێ ینی پێشەوە پێشنیازەوەکە کە یادەکە یادی شۆڕشی چواردەی تەمموز هەر پێکاتێک لە گەڕک و ناوچی خۆی بیکا بۆی تێکەڵ نەبوون بۆی ئەو دەستە نادیاری کە هەوڵی دروستکردنی ئاشوبەکەیدا بۆ ئەوی کە نەتوانێت ئاشوبەکە دروستکە بەڵام وا بزانم بەپی ئەو سەرچاوەکان باس لەواکرێت کە لایەنێکی تر کە وا بزانم باس لە شوعەکانەکرێت کە شوعەکان ڕازی نەبوونە بۆەوەیکەوە هەر پێکاتێک لە گەڕک و ناوچەی خۆی یادەکە بکاتەوە بۆیە یادەکە کە تێکەڵە بێ ئەو ئاشوبەی لێ ئەەکەوێتەوە بار حاڵما مەسا ڕۆڵی کورد لە دامرکاندنەوەی ئەو ئاشوبە لەو سەردەما چ ڕۆڵێک دەبێت ئایا بۆ نمونە جەنابەت کە کوڕی شەهیدێکی ئایا بنەماڵەکەی ئێوە هیچ هەوڵیدا تۆڵە بکاتەوە نەخێر نەخێر بەڵێ چونکو ئەوەی کەوا دەستی تیا بووکەوە باوکم بکوژێت تورکمان نەبووە کورد بووە دکتۆر نوری تاڵەبانی باس ئەکات و ئەڵێ چی ناوی کەسەکە ئەڵێ ئەڵێ بۆ بە پارەیەک تورکمانەکان کوردیان نەگرت کەوا کورد بکوژێت قسەم لەسەر چی دێت خۆیان حەزیان لەوە نەبوو دەستی خۆیان بەوەینکەن دەبەرێک کواسبێنێ بڵێن کوردی کوشتووە ئەمە لەلایە دووهەمیش مامۆساگیان بەڵێ چێ مسلحەیەکی دەرکرد لە ناو کەرکووکە هاواری کرد گوتی ئەی هاوار بەسە عەلی عەسکەری ڕەحمەتی بوو بەڵێ تێگەی کاکە بەڵێ ڕۆڵی عەلی عەسکەری لە دامرکاندنەوەی ئەو شۆڕ ئەو ئاشوبە بڵێن بڵێ من بۆیە ناو کەسی تر نادەم چوە ئەو ناودارە هاواری ئەکرد بەناو کەرکووکە سوڕایەوە ئەیگوت بەسەیتر ئەی باشەوە کێ کردی بەڵێ بڕۆ ئەەکەی قەڵادرا بەرگولا بەڵێ چێ کردی بەڵێ جێش کردی جەماعەتی خۆیان کردێ لە ناو خەڵاوە بەڵێ بەڵام هەموو تورکمانە قەراب نییە طبعا هەموو کوردێکیش باش نییە بەڵێ جان مامۆسا جەنابەت وا بزانم یەکێ لە بەرپرسانی تورکمان وتارێکە نازانم لێ کۆڵینەوەیە کە شتێکە نووسیوەتی لەسەر ڕووداوەکانی چواردی تەمموز بیزات باسی باوکی جەنابەتەکە جەنابەت ئەچیتە سەر بارەگاکەی ئەتوانی ڕووداوە باسکەی چۆن بووە و هەروە بەبێ ناوهێنان ئەو کەسە چی ئەڵێ لەسەر ئەم ڕووداوانە من چون بارەگاکەی لای محافظەوە بوو مانگی دوو بوو پشووی نوێی ساڵ بوو 2014 بوو کە چوومە بە دەرگاکەی بە پاسەوانەکەم گوتم فڵان لێرێ وتی بەڵێ وتم پێ بڵێ فەریزانگنە چای پێ بکەوێت چوم تەمەشاکەم پێی گوت و هاتەوەتی فەرموو چوم تەمەشاکەم لە نهۆمی دووەمە لە بەردەم بە ناردوانەکە وەستاوە وتم من خەڵاییم و کەرکوچیم و کوردم وتی تۆ کۆر مەرحومیت چوو پێی گوترا بە وەختی خۆی تم بەڵێ
وتی فەرموچینە ژوورەوە وتم نایەمە ژوورەوە من هاتووم بۆ شتێک لای جەنابەت ئەگەر تۆ گوتوتە من پێتڕم گردن تازا بێت ئەگەر ئەڵێی نە منی لەسەر ئەو کەسە لە پێنج لایەش کاتی لێکم ئیتیحاد و دەبایە سحفیە فلانە 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 داوای حەقی خۆمەکەم وتی من نووسیمە چی دانیشین لەسەر مێزەکەی ئەو لە بان وتی بەرامبەر بدانیشە وتی نە وتم لەسەر مێزەکە دانیشە من میوانم لێ دانیشم خۆ دەزانین کورد بە احترامە وەڵا پێم وتم ئەمەد بۆ نووسیوە ئیلا باوکی من ئەگە کەسێکی تر بنووسایە ڕەنگە وازێ بەڵام چیڵێ بێزە عەرزەکەم وتم ئیلا باوکی من وتم من خۆم لە شوێن شتی وایە ئەگەڕێم وەکو عەرزی تێنابتم کرد ئەڵێ ئێمە سێ بەقەدر کورد چەندێکی کوشتووە لێمە سێ بەقەدرێمان کوشتووە و ئەوەڵ کەسیش کەوا بیرمان لێکرد بیکوژی حەمەدە بیشەربەچی بوو یعنی بۆچی بەو نەسا ئەڵێ کورد یعنی زۆر جا ئەوان کە لەگەڵ لایەنی کوردی کە ڕوو بە ڕوو قساکەن ئەڵێن ئێمە ئەم ئاشوبە ناکەین ئاستۆی کورد کەچی لە خیتاباتی خۆیان بۆ گەنجی خۆیان کە هانی گەنجی خۆیانە دەن بەو شێوەیە ئەو ڕووداوا فڕێدەن ئاستۆی کورد ئەی کورد ناڵێ ئەی کورد ناڵێ ئەڵێ ئەگەر بزن خوا عەقڵی تێک بە نانیشوانە خوات بەڵێ وانە لەعند لە وتارەکەی ئەڵێ کە باسی کوردەکە ئەی کات ئاستۆی کورد ئەوەتانە ئەڵێ چی ئەڵێ ئێمە کوردیانمە کوشتووە لەناو ئەمەیە هەیە و بۆش ئەو لە لێرەیە ئەو باسەکەم هەر کەسێک کە ئامادە بوو ئەو وەرەقێ بابێت تەماشای کاتەوە لە کتابەکەی ئەدەمێ وەڵا گوتی ئێمە ئەومان کوشتووە ئێوتم باشە تۆ ئەو وەختی کە ئەمە ڕوودا و ڕوویداوە 5 ساڵ بوویت لەکوێ بیستت وانە لەکوێ بینیت گوتی وەڵای منە چوون بە لای خاڵۆم وتی چی بوو لای چی پەڵێن شارە سڵاح حەدیثە هێندەکانی شوێیە بەڵوەکە لەوێ بوو ئەچوم جۆم لێ ئەگەر اختیارەکان قسەیانە کرد بۆ خۆیان ئێوتم باشە قەیدا دوایی تۆ هاتیتە ڕەشیدیە مەکتەبی ڕەشیدیە لە قەڵا تۆ سەفی یەک بوویت لە پۆلی یەکەم بوویت من پۆلی سێم بووم من لە تۆ گەورەترم تۆ ئەم قسارە بۆ ئەەکەی تۆ بەڵام لەگەڵ ئەوەشە قسەی بە کورد لە کورد و ئیسە کورد باوەشی بۆ کردوێتەوە بەڵێ ئێستا کورد باوەشی بۆ کردەوە لای بۆ ئەکە و فەرشی بۆ داخات بەڵێ بەهەرحاڵ مامۆسا جەنابەت بە حکمەوەی کە قوربانیەکی ئەو ڕووداوانەی 14 تەمموزی ساڵی 59 کەرکووکی لایەنە تروکمانەکان بەگشتی چۆن باسی ئەو ڕووداوە ناکەن بۆ نەوەی نوێیان با بڵێن برین بتکولانەوە هەناسەیەکشم هەڵبژڵ وانە بەڵێ چەندین نووسەرمان هەیە لە کەرکووکە ئەلێرەوە دەسە خەمە سەرم لەگەڵ جەنابتانە کاورتان لە مندایەوە مامۆستا فاتح محەممەد فاتح خۆتانەوەی کە کۆمەڵایەتی وانە ڕووناکبیری مەبەست لە تێ فاتح فەرەجە نە مامۆستا فاتح میرزا فاتح بەڵێ تێگەیشی کاکە دکتۆر نووری تاڵبانی بەڵێ مستەفا نەریمان ئەگەر باوکم پارتی وایە زۆر لەسەری ئەدووە باسی نەکرد تێگەیشتی ئەمە ئاوها دوای بە کاکە بڵێم دکتۆر ڕەفیق شوانی باسی باوکمی کردووە بە کاکە بڵێم هەنێتر لەوانەیە کە باسی باوکمیان کردووە داوای لێبرنەکەم ئەگەر نێتم بە ژمارەی دەست پەنجەکانی دەست حساب ناکرێن ئەو نووسەرانەمان ئەو نووسەرانەمان تەنانەت باسی دوو پرۆفیسۆرت بووەکەم کە باسەکەیسە دەچمە سەر و باسی وەڵامی جەنابەت یەکێکیان نووسی بووی 12/12/59 حەمەدەمی شەربەتی کوژراوە لە چیشە لە کۆنگرەیەکە کاتێکەوە پێ لە کەرکووکە بینیم وتم کاکە گیان ئەی تۆ باوکم بۆ نووسی 12/22 ئێوتی چی بکەم لە فڵان کەس پرسیارم کرد فڵان کەسی پارتی ئێوت باوکم خۆ پارتی نییە دوای فڵان کەس باوشی من نییە ئوستادێکی جامیعی هەربا بە کەرکووکیانەی بیڵێم پرۆفیسۆرە
کاتێک کە کتابەکەیم پێگەیشت جا من هەنێک کتێبێکە بیسێنم خوا ئەینێتە دڵم ئەڵێم لە کتێبخانەکە کەناسێنم ئەڵێم تخوا بنووسە دیاری من دەبەر ئەوەی کەوە ڕێکەوتەگیت لەسەر بدووسم وەڵا چوم ماڵە خوێنمەوە تەمەشاکەم ئەڵێ حەمەدە میشەر بەچی لە کاتی ڕووداوەکەیە ئەمە هەڵەیە هەڵەکانی هەر بیستنە هیچ ناکۆڵنەوە کە کێشێ نییە 12 کەسی لە ماڵی داڵدە داوە یاخوا وای بکردایە تێک لە تورکمانەکان وە ژنەکەشی تورکمانە ئێدای ژنەکەشم خەڵکی ناوشوانە تێگەی کاکە وەڵا کاتێک کە ئەتاک و دۆزیم و بە تەلەفۆن قسەم لەگەڵا کرد کاکە من لە فڵان کەسم بیستە ئێگوتم کاکە گیان تۆ پرۆفیسۆریت ئەبێ تۆ لە فڵان بپرسیان بپرسی لە بنەماڵەکە بەڵام ئەمە ناو خۆمانە ناپرسن برادری نووسیوێتی یعنی مامۆستا تۆ بەگشتی گلەیت لە لێکۆڵەرانی خۆمان هەیە عەرزەکەم ینی با بڵێن ئەم ڕووداوە بە شێوەیەک لە شێوەکان جەنابەت رازینی لەو لێکۆڵینەوە شتانی کە کراوە لەسەرم بەڵێ عەرزەکەم سەر دێمە سەر بازەکەی بە کاکە بڵێم لەگەڵ ئەوەی شا تەمەشام کرد ئەمانەیەکەوە هەم لابوو تورکمانەکان نووسەدانیان لێ هاتوانە قساکەن بە کراوەی قساکەن یەکێکیان ئەڵێ چی عەزیز قاسم سەمەنچی ناوی دێنم من بۆچی تۆ لێمە پرسیت سبەینێتە پرسیان لێن ئەو مامۆسافای لە قسەی کرد لە خۆی کردی عەزیز قاسم سەمەنچی لێرەیە نووسیشمە ئەڵێ چی ئەڵێ ئێمە گەنجەکانمان بیریان کردەوە بۆ تۆڵە سەنن لە کتابەکەیە تاریخی سیاسی لی تورکمان عێراق لە مجلەی ئەخایە یەکێکیان ئەو کابرایە کە باسێکات سوبحی تۆفیقە باسەکات ئەڵێ گەنجەکانمان بیر و باوەڕێکیان پیا کرد پەروەردەیانمان کرد بۆ ئەوەی کەوا خوێن وشکەوە نەبێت تۆڵە بسێنن من داوای تۆڵە ناکەم من ئەمەیە باس کرێت هەتا بزان لە کەرکووکە داومانە زۆرمان لێ کوژراوە کەس باسمان ناکات ئایا لە ئەوە 60 ساڵە تەنها جارێ نەبێ خۆم یادی باوکم کردەوە پێرارەکە تێگەی کاکەجان لەخوا بەزاربێت دەوری 80 کەس ئامادە بوون لەو کۆڕەیە هەتا کویسە بۆ قەبری باوک مەزان لە شوۆیە نەکوی من هین ئەو شەیدانەی دوای باوکم کە شەید کران ئەزان لە شوۆیە ناسادن بۆچی مامۆسا لەبەر ئەوەی بە دوایە ناچن ئەزای چین پیاڵە ڕۆژێکیان زەلامێک ئەڵێ مامۆسا تۆ بەدای ئەو شتیان مەڕۆ تازە شتە ڕۆیشت مامۆسا چۆن بە چۆن ڕۆیشت ئایا باوکی خۆی بە قبوڵەکات ئەوانەی کەوە لە کاتی سەدام حوسێنە کە ئەسیر بوون نەهاتنەوە لە ئێرانن ئیسش کە سوکارەکەی ئومێد نیم بگەڕێنەوە فعلا بەڵێ مامۆستا لە ئێستادا پێت باشە چی بکرێ دوای ئەوەندە ساڵە بە دوای 64 ساڵ لەو کارە ساتە لەو ڕووداوانە نووسەرێک پێشنیازیەوە کاکە چیتر با بڵێن هیچ نەبێ لایەنی کوردی و تروکمانی بتوانن ئەو دەستەنیهێنی کە ئەو کاتە ئەو کارە ساتەی بەسەر شارەکە هێنا ئاشکرای بکەن ئەگەر ئاشکراش ناکرێ هەوڵ بدرێ ئەم برینە ساڵانە با بڵێن جارێکی دیکە خۆی پیان نەکرێت و نەکولێتەوە بۆ ئەوەی کە بتوان هەردوو لایەن چی کورد چی تروکمانیش بتوانن لیژنەیەک پێک بێنن بۆ ئەوەی کەوا لە ساڵیادی ئەو کارە ساتەیە چەپکە گوڵ لەسەر شەهیدانی هەردوو لادا بنێن بۆ ئەوەی کەوا ئەمەش وەکو هێمایەک بۆ ئاشتەوایی جەنابەت وەک کوڕی شەهیدێک ئایا هیچ دەست پێشخەریەکت نەکردووە بۆ ئەوەی کەوا ئەم چۆن بڵێ ئەو ڕووداوانە یعنی لە بەرژەوەندی خەڵکی کەرکووک بکەوێتەوە مامۆسا گیان کەیبانوو ماڵ خۆی ئەزانێت چیە قاتە ناو مەنجەڵەکەیەوە چ خواردنێت دروستەکات ئەو برا بەڕێزم هەر کەسێ بێت من سپاسی جەناب دەکەم کە ناوی نێنا
دەسەکانتە گوشم کە ناویت نەهێنا تێگەی کاکە من لێرەوە پێی ئەڵێم براکەم وەرە پێکەوە ئەچین چواردەی تەمووز بەیانیە من بە جلی کوردیەوە دێم هەتا دیار بم چەپکە گوڵ دوانە سێنم لەسەر حسابی خۆم وەرە لەگەڵ منە تۆ قسە بکە لەگەڵیانە بزانە ئایا ڕازیە بن چونکو من لە کاتی خۆیە لە پێش ڕوخانی سەدامیشە و دوای ڕوخانی سەدامیشە هەوڵم زۆردا بۆ ئەوەی کەوا ببینێ یەک هەتاکو داوایشم کرد گوتم لە قاعی نەشات لە مانجی ئەیلوولە نەتەمووزەکە برینەکەی ئەوان بێت و نەمانجی دوانزەی برینەکەی من بێت لە مانجی ئەیلوولە کاکاتە بەهار ئەین پاییز وەرن لێرەیە کۆ ئەبینەوە لەو قاعی نەشاتە من لە باتی هەمویان تێگەیشتی دا ئەنیشم و قسەتان لەگەڵاکەم وتی دانیشە ڕەحەت بزێ خۆت دانیشە و قسەکەت دوای نەدۆڕێنیت لە دوای ڕوخانی سەدامیشە بە دوو لاپەڕەیە نووسیم الصلح خەیر من الشقاق بڵاویشم کردەوە لە بەیجەکەی خۆم داشم بە دووسێ برادەر هونەرمەندێکمانەیە غەریقی ڕەحمەت بێمرد بە تورکمانی گوتی ئۆتڕەحات ئەتەشتەن ئۆینەمە دانیشە ڕەحەت بە لەگەڵ ئاگری یاری مەکە کێ بە قسەی تۆ کات وتی ئیسا ئەوە خۆیان نەماوە نەوەی نەوەکانی واز لەوان وایسە پارەیان بۆ بڕێتەوە وتی تۆ بڕۆ بۆ خۆت بگری تێگەی مامۆستاگیان ئەمجا ئەو کەسێکەوە بێت چ کەسێکە وعد بێ من لە پێش ئەوە بەم گۆچانەی خۆم کە دەستێگرم پێکەوە ئەچم بۆ چ جێکاڵێ من ئامادەم بەڵێ مامۆسا هەمیشە وا بزانم جەنابەت و تێکەڵێی سڵاو لە گیانی شەهیدانی لە بیرکراوە ئەومە بەسە چییە لە شەهیدانی لە بیرکراوی کورد و کوردستان مامۆستا من لە نووسینەکانم تەنانەت خۆشم ڕۆژنامە نووسم و لە زۆر بابەتشان نووسم و زۆر ئەولایش بووە وەکو هاوڕێی خۆشەویستم کە هاوڕێی جەنابیشتە مامۆستا عادیل کە شتەکان ئەنووسم ئیستشدا لە کاتی خۆشە کامنووسی ئەگوت فەری دانیشە ڕەحەت ئاگاد لە خۆت بێ ئەنجا کە ئەڵێم شەهیدە لە بیرکراوەکان عەبدوڵڵا پێشێو چی وت ڕەشم بینی ئاڵای هەبوو وانە سوورم بینی ئاڵای هەبوو فڵانم بینی ئاڵای هەبوو هەمویان شەیدی خۆیان بە سەردانی ماڵەکانیانەکەن دێن و ئەڕۆن من شتم ناوێت وەڵڵای شتم ناوێت بەس وەرە لەگەڵمە زەرەری چایەکەم لێ بدا زەرەری قاوەیەکەم لێ بدا با هەستکەم کەەوە باوکم زیندووە نەکو من ئەی بۆچی بۆ ناو بۆ شەیدەکان خۆیان هەمویان جرت و فرتیانە کوردە گوڕی کەرکووکی وتەنی و سەردانیانەکەن و وەلە هەمووشی نا ئەوەی ناودارە ئەوەی خۆیانی ناسن بەڵام ئەو دوایکەوە کەس مەرحەبای ناکات بەر لە بەرنامەکان پێشنیازێکت کرد کە ڕۆژێک هەبێ بۆ شەهیدی کورد ئەو پێشنیازە موسڵی لەسەر ئەو پێشنیازە سووری لەسەر ئەو پێشنیازە شتێکی بیڵێم 2011 بۆ ئەمڕۆ چەند ساڵەکە 12 ساڵ 12 12 ساڵ 12 ساڵ و 7 مانگە پێشنیارێکم دا بە بەرپرسێک باسی ئەو کابرایم کرد کەەوە گوتی حەمەدەمی شەربەچیمان قوشوە ئێمەی تورکمانەکان حتا ئیسە چاوەڕێمە جوابەکەیم بداتەوە
ئایا ئێستش ئەو منداوە بکەم ئەبێت چەند ساڵی تر جوابم بداتەوە. خۆزگا هەموو حیزبەکان چۆن پەرلەمانێکمان هەیە، چۆن ئاڵایەکمان هەیە وانە چۆن نایەکمانەیە پێمان بڵێن کوردستانی. من کە چوومە عمرا خەڵاوەکەی کوردستان ئاڵای کوردستان لەسرم بوو، ئاڵاکەی کوردستان لەبان ملم بوو، ئەچوومە لە مەدینەش و لە کابش نییە گوت تۆ کوردستانیت هەبووەی گوت پاکستانیت نێزانی دەرمەکرد بۆ پیشان مەدا چەند پێم خۆشە. ئێستش خۆزگا کە دەستیان پێکرد لە ساڵی 91ەوە 92 کە پەرلەمان دەستی پێکرد ڕۆژێکیاندا بنایە بۆ شەیدانی کوردستان. چۆن ئێستا ڕۆژێکمانەیە بۆ ئاڵای کوردستان بۆ جلینەتەوەی وەرە جلینەتەوەی هەموو گیان هەموویەتی، بەڵام با ڕۆژێکمان هەبووە بۆ شەیدان قەیچێکە. ئەوجا بە برایانی فڵانم با بۆ خۆی یاری بکردایەتەوە ئەیترفکە، بەڵام ڕۆژێکمان هەبوو هەمومان پەڕۆیەکی ڕەشماندایە سەرشانمانە و چییە ئەمە یادی شەیدەکانمانە نابوو. ئەمە مەسا دوا هەمین پرسیارم ئەوەیە کە سەبارەت بە شەهید محەممەد ئەمین شەربەتچیە. شەهید محەممەد ئەمین شەربەتچی چی بۆ تۆ بەجێشت؟ زۆشتی بەم بەجێشت. یەکەم کە ئەڵێم کوڕی حەمەد ئەمین شەربەتچیم هەست دەکەم کەوا دنیا هی منە، هەستی شەکەم کەوا هەموو ڕێیەکەم ئەوەی دەور و پشتم گوڵ و گوڵزارە. وای لێم کرد دوورکەمەوە لە خیانەت، وای لێم کرد کە بە دوای کاری چاکە بڕۆم خزمەتی ئەم خاکەم بکەم، وای لێم کرد بمە نووسەر، وای لێم کرد بمە خەمخۆر، وای لێم کرد بمە شانۆکار. دەگەی مامۆستاگیان قەت دەبیرم ناچێتەوە. بەڵام یەک شتێکی شەیە، من هەموو شەهیدێکی کوردستان بە شەهیدی خۆمی دانێم. من لە ماوەی 6 مانگە لەو سلێمانیە 5 شەهیدمدا هەر لە بنەماڵی خۆم. بەڵام چییە کە ئێسش کاتمە سلێمانی ئەڵم فڵان کەس خزممە چۆن شانازیەکەم بەوە تێگەیشتی شەهید محەممەد ئەمین شەربەتچی مامۆستاگیان باوکی منە، باوکی کووردە، باوکی منە، تێگەیشتی باوکی هەموو نەتەوەی کووردە و لەخوا بەزیاد بێت لەخوا بەزیاد بێت. کاتێک لە ئێرانەوە خزمەکانیانەوەدا کەسێک کە هات نامەیەکیان بووە ناد ئەیگوت ئەمە خزمی خۆمانە پێویستی بەکارکردن هەیە ئەبێ ئیشکی تەنها لە زستانە لەو ئێرانانی کوردەکانی خۆمانمان 60 بۆ 70 کەس دەماڵی ئێمەیە ئیشیانە کرد. تێگەی کاکە کەواتە قوتابخانەیە بوو بۆ من وەقت لە بیر ناکرێت و پێشڕەوی هەموو شەهیدی کوردستانە و پێشڕەوی هەموو ناوەکانە لە کەرکووکیشە هەمیشە ناوی ئەمێنێت و من لێرەیە ئەگەر ڕێم بدەیت ئەو باسێکە کردم با بەدا تورکمانەکانمان چاک بزانن فەرید هەر فەریدەکەی جارانە و هەر ئەو فەریدەیەکەوە خەفەت بۆ هەبوویان نەخوات، بەڵام خوا ئەوانە بگرێت و بیهێنتە سەر ڕێی ڕاست کەوا ئەیانەوێ ئاشاوە بگەڕن لە بینی کورد و تورکمانە. بەڵێ مامۆستا ماندوومان کردی مامۆستا، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. هیچم نەکردووە و من لە خزمەتانم و ئەوەی بۆ من کرابێت یعنی کە باوکم بەجێش بێت خزمەتکردە و دووبارە ئەڵێم درود و سەڵاو بۆ گیانی پاکی هەموو شەیدە لە بیرکراوەکان بە تایبەت شەیدە لە بیرکراوەکانی کەرکووک و بۆ جەنابشتان لەشتان ساغ بێت بێوەی بن خوا هەموو شتێکتان باتێ و بەس دەرد و بەڵاتان نەبێت. زۆر سپاس مامۆستا. بەڵێ بەڕێزان خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی بەسەرهات تا بەسەرهاتی کەسایەتێکی دیکە لە زاری شاید حاڵێکی دیکە بەخواتان دەست پێرم خواتان لەگەڵ.